چەمچەماڵ ئەو قەزایەی بە درێژایی مێژۆکەی کێشەی کەمئاوی هەبووە. کەمئاوی قەزای چەمچەماڵ ژمارەیەک هۆکاری جۆرە و جۆری هەیە. یەکێک لە هۆکارەکان ئەو زیادە ڕۆیانەیە کە کراوەتە سەر تۆڕەکانی ئاو لەلایەن هاوڵاتیان و خەڵکانی دەسڕۆیشتووەوە. بە جۆرێک لە 125 یاوی سنوورەکە بەهۆی زیادە ڕۆیەکانەوە بەفیڕۆ دەچێت. ئەوەی جێگەی نیگەرانی هاوڵاتیانە ئەوەیە تا ئێستا لەلایەن دەستگا پەیوەندیدارەکانەوە کاری جددی نەکراوە بۆ سزادانی ئەو کەسانەی زیادە ڕۆییان کردووەتە سەر تۆڕەکانی ئاو. دیاردەی بیاوی لە چەمچەماڵە، یعنی وای لێ هاتووە خەڵک بێزار بووە لە باسکردنی خەڵک. لە ڕاستیە ئەمە ئیشی دەستگای ئەمنیە، ئەمە ئیشی حکومەتە، بەڵام بەداخۆیانی چەمچەماڵ لەگەڵەوەی کە خاوەن قوربانێکی زۆرە، لەگەڵەوەی کە خاوەن ئەنفالێکی زۆرە، شارێکی کارەساتبارە، بەڵام حکومەت کەم تەرخەمە لە ئاست داخوازیەکانی خەڵکی چەمچەماڵ. ئەم زیادڕۆیانەی لەسەر ئاوی چەمچەماڵ کراوە بۆتە هۆکاری ئەوەی کەوا چەمچەماڵ بیئاو بێ، شارێ بیئاو بێ. دیارە ئەو لە هەمان ئاشکرا ئەو سەرچاوی ژیانەوە قەزای چەمچەماڵی کە لەو قەزایانی کوردستان کە هەمیشە کێشەی کەماییمان هەیە و دیارە ئەم کێشەیە چەند لایەنێکی گرێت. یەکێک لەو لایەنەی کە پێویستە ئێمە ئیشی لەسەرکەین و کاری لەسەرکەن و حکومەتی هەرێمی کوردستان و یەکەی ئیداریەکان بە تایبەتی لایەنی ئەمنی ڕاگررتنی و تەجاوزانە و یاخود ئەو زیادە ڕۆیانەیە خرێتە سەر ئاوی قەزای چەمچەماڵ. لای هەمومان ئاشکرایە کە ئاوی قەزای چەمچەماڵ بە تایبەتی لە ناوچەی بازیان لە تاسڵوژەکەیەتە خوارەوە تا گاتە قەزای چەمچەماڵ بە پێو داتایی کە ئەم ڕێمە وەرمانگرتووە ئەبینی 100 زیاتر لە 125 ئەوە بە فیڕۆچێ ناگاتە چەمچەماڵ. سەبارەت بە ڕێکارەکانی دەستگا ئەمنیەکانی سنوورەکە پەیام ویستی بۆچوونی ڕەمک ڕەمەزان قایمقامی قەزای چەمچەماڵ و سەرۆکی لیژنەی ئەمنی قەزاکە وەربگرێت، بەڵام ناوبراوە ئامادە نەبوو ڕوونکردنەوە و لێدوان بدات. لێپرسراوی بەشی پلاندانان لە فەرمانگەی ئاوی چەمچەماڵ دەڵێت ڕۆژ بە ڕۆژ زیادە ڕۆیەکان بۆ سەربۆریەکان و تۆڕەکانی ئاو چێ لە سەنتەری قەزاکە و چێ لەسەر ڕێگا خێراکان لە هەڵقشاندایە. ئەو بەشەش کە بە فیڕۆچێ بە تاچیری زۆری هەیە و بۆتە هۆی ئەوەی کە بۆرم ناگەر ئێمە سری ئامان حەوت ڕۆژ بێ لە حەوت ڕۆژ بتوانین 2 ساعت ئاو بدەین بە خەڵک، و کاتە بە 8 یا بە 9 ڕۆژارە دەتوانین ئاو بدەین بە خەڵک. ئەوەی ڕاستی بێ هیچ ڕێکارێکی ئیداری پێویست بتوانێت بنبڕی تەجاوزات بکان نەگیراوەتە بە چەند کێشەیەکی. یەکێ لەوانە بەشی زیادە ڕۆیمان نییە ئێمە، بە نمونە پۆلیسی شارەوانی پۆلیسی هەیە بەڵام فەرمانکانی ئاو پۆلیسیان نییە. کێشەیەک لێرە هەیە کە ئەوان داوای ناوی سیانی ئەکەن، یەکێک سەرپێچی بکە بەڕاستی ناوی سیانی نادا بەلایەن حکوومەت کە بڵێ منەوە سەرپێچیم کردو ناو فلان کوڕی فلان کوڕی فلانە. زیادە ڕۆیەکان بۆ سەربۆری و تۆڕەکانی ئاو لە سنووری قەزای چەمچەماڵ و ڕێگا خێراکان بە جۆرێک کاریگەری لەسەر کەماوی سنوورەکە دروست کردووە کە لەم وەرزی پاییزەدا سەرەی پێدانی ئاوی ماڵان لە نێوان 7 تا 9 ڕۆژدایە و لە وەرزی هاویندا لە نێوان 10 تا 12 ڕۆژدایە. زۆر کاتیش کەسانی سەرپێچی کار خەڵکانی بەرپرس و دەسڕۆیشتون و خۆیان لە سەروی یاسا و هێزانامنیەکانەوە دەبیننەوە و لەلایەن پارتە دەسەڵاتدارەکانەوە پشتگیری دەکرێن. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی پەیام، چەمچەماڵ.